بانگەوازی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ مانگرتنی گشتی 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار لە هەموو کوردستان. خوێندکارانی تێکۆشەر کۆمەڵانی خەڵکی کوردستان 16 مانگی سەرماوەز ڕۆژی خوێندکارە لە ئێران. ئەم ڕۆژە وە بیرهێنەرەوەی دەیان ساڵ خەباتی بێپسانەوەی خوێندکارانە لە ئێران لە دژی دوو ڕژیمی پاشایەتی و کۆماری ئیسلامی. ئەم ساڵ ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ بەڕێوەچوونی شۆڕشێکی سیاسی بەرین بۆ ڕزگارکردنی کۆمەڵانی خەڵکی ئێران لە چەنگ مەینەتیەکانی ڕژیمێکی کۆنەپەرست، دیکتاتۆر و سەرکوتگەر. بزوستنەوەی خوێندکارانی ئێران کۆڵەکەیەکی بەهێزی ئەم شۆڕشەیە. خوێندکارانی زانکۆکانی کوردستان بە سەهمی خۆیان هەر لە سەرەتاوە دەوری پێشەنگیان لەم شۆڕشەدا بینیوە و ئێستاش بێڕاوەستان لە پێناو ئامانجەکانیدا خەبات دەکەن. سیاسەتی کوشت و بڕ و گرتن و زیندان تا ئێستا نەیتوانیوە ئامانجە دژانسانیەکانی ئەو ڕژیمە بەدیبێنێ و شۆڕشی ژینە بە دروشمی ژن، ژیان ئازادی و بڕوخێت دیکتاتۆری هەروە شێلگیرانە و بێپسانەوە بەرەو پێش دەشێت. لەلایەن کۆمەڵی ڕێکخراوەکانی خوێندکاران چەند ڕێکخراو و کۆڕ و کۆمەڵی کرێکاری و سندیکای کامیۆنداران بانگەوازی مانگرتنی گشتی بۆ ڕۆژانی 14، 15 و 16 سەرماوەز ڕاگەیەندراوە. ئێمە پشتیوانی لەم بانگەوازە دەکەین و هیوادارین کە لە ئاستێکی هەرچی بەرینتر وەڵامی شایستەی خۆی وەربگرێتەوە. لە هەمان کاتدا کۆمەڵە بۆ ڕێزگرتن لە 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار و بۆ نیشاندانی هاوپشتی خەڵکی کوردستان لەگەڵ خوێندکارانێکە نزیکەی 3 مانگە ماندووی نەناسانە لە مەیدان دان و هەمیشە پشتیوانێکی بەهێزی خەڵکی خەباتی کوردستان بوون، بانگەوازی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات بۆ بەڕێوەبردننی مانگرتنیکی گشتی لە ڕۆژی چوارشەممە 16 گەلاوێژ. با لەم ڕۆژەدا هەموو خوێندکارانی زانکۆکان و خوێندنگەکان، هەموو کرێکارانی ناوەندە بەرهەمهێنەر و خزمەتگوزاریەکان، هەموو کاسبکاران و بازاریانی کوردستان و هەموو کارمەندانی ئیدارەتی دەوڵەتی و خوسوسی بەدەم ئەم بانگەوازە بێن و بە مانگرتنی خۆیان نیشان بدەن کە پشتیوانی بزوستنەوەی خوێندکاران و پەیگیرن لە درێژەدان بە شۆڕشێکی سیاسی کە خۆیان چەخماخەکەیان لە کوردستانەوە لێداوە و لە هەموو ئێران پەرێکسەندووە. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران 13 سەرماوەزی 1401 4/12/2022